یەکەم هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە سلێمانی دەستی پێکرد. دوکانداران و کاسبکارانی بازاڕی شەوکەتی مەلا بەخواستی خۆیان وەک ئەرکێکی نیشتیمانی بۆ هاوکاریکردنی پێشمەرگە کۆمەک و هاوکاریان کۆکردەوە. کاسبکاران وەک ئاماژەیان بۆ کرد ئەمڕۆ بە کۆمەک پشتیوانی لە هێزی پێشمەرگە دەکەن، هەر کاتێکیش پێویست بکە ئەوان دەبنە پێشمەرگە لە پێناو پاراستنی ئارامی هەرێمی کوردستاندا. دونگەیەم بە ئیسراحەت و بە ئارامی لە شارەکەماندا ئاخەوین ئیسراحەت دەکەین لە ئازایەتی ئەو پێشمەرگانەیە. ئەگە ئەو پێشمەرگانە خوێنی خۆیان بەخت کردووە لە بێژی جەبهەکان و لە شەڕەکان ناوچە دابڕاوەکانیان وەرگرتووەوە بۆ کوردستان، هیوادارم هەر لێژ بمێنەوە و جارێک نەچێتەوە دەستی عەرەبە توندڕەوەکانی گەوا دژی میلەتی کوردن. ئەوە وەکو ئەمڕۆ وەکو ئامادەکاری بە پارە و بە کۆمەک هاوکاریمان کردنیەکە بگاتە ڕادیەکی پێویست بە ئێمەکە بە خوێن و بە هەموو شتێک لەگەیانێت. هەستی نەتەوەی وای لێ کردوم چکە هەموو کوردێک ڕۆحی نەتەوەیی تایە. ئەگەر تۆ ڕۆحی نەتەوەیی نەبوو یعنی نەتەوەت نییە. ئەوان بەتەنیا نین، ئێمە دەمانەوێت بە عەمەلی بۆ ئەم سەرمێنین کەوان بەتەنیا نین، هەموو هێزی هەموو جەماوەری کوردستان لەگەڵیانە. هەموو ڕۆڵەی وڵاتین هەر ڕۆژێک بێتە پێشەوە زەرور کە ئێمەش هەستین بە تاکید ئێمەش پێشمەرگەیەکی هەم وڵاتین و زۆر دەستخۆشیان لێکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازن. ئێمە پشتگیری لە برا پێشمەرگەکانەکەین و بە هەموو شێوەیەک هاریکاریانەکەین و ئەوەی بێمە کرێ بە چاوان بۆیان جێبەجێەکەین. بە حەز و ئارەزووی خۆمان هەڵساوین بەم کارە وەک بۆ برا پێشمەرگەکانمان ئێمە پارەمان کۆکردێتەوە مەوادی غەزایی ئەوەی کە پێویست بێ مادیەن و معنەویەن ئێمە لەگەڵ پێشمەرگاین ئامادەین بازاڕەکەشمان دابخەین بچینە بەرەی جەبە. وەک کاسبکاران ئاماژەیان بۆ کرد شاری سلێمانی و خەڵکی کوردستان بەگشتی مێژوێکی پڕ شانازیان لە هاوکاریکردنی پێشمەرگە تۆمار کردووە. هاوکاریکردنی شۆڕش و پشتیوانیکردن لە سەنگەرەکانی پێشمەرگە لە قۆناغا جیاجەکاندا شایەتی ئەوە دەن کە خەڵکی کوردستان لە هەموو قۆناغا جیاوازەکاندا هاوکار و پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان بوون. یاشو ئەحمەد، کوردسات نیوز، سلێمانی.